تۆ چ کارێکت هەیە لێرە؟ جێرکۆتای برسێتی. باشە بۆچی وا بەڕێکی نایخۆیت؟ پێشتر لەکوێ ژیاویت ها؟ سەیرم کە ئەزانی من کێم ها؟ تۆ کچە شێتەکەی دونداربەگی. تۆ چی ئەڵێیت؟ تۆ ئادەی تۆ ئەمەد لەکوێ هێنا؟ خێرا بمدەوە. ناوم جێرکۆتایە. من هەمیشە شتە دزم. ئەوە ناخۆم لە پێشمە، بەڵکو ئەوە خۆم کەی دۆزمەوە. شانازیش بە خۆتەوەکەیت ها؟ من لە چیاکانە ژیاوم، وە لە دارستانیش کەمێک. چقەڵەکان ڕەفیق و برادەری منن. بەراز ئێستا تۆ تووڕەوی دیانشێتی. جارێکی تر ئەگەر ئەوە دووبارە بکەیتەوە یەکەم جار دەستت لە ئەکەمەوە و دواتری شتیکە. نا چەند ئافرەتێکی بەهێزە.